سەنتەری گەنجانی خانەقین مەراسیمێکی بۆ پۆلێک لە شەهیدانی شەڕی داعش ڕێخست. ئەمە خێزانی شەهید موستەفایە، ئەو لە شەڕی دژ بە چەکدارانی داعشدا شەهید بووە کە سوکاری ئەم شەهیدە گلەییان لە بەرپرسە سیاسی و حکوومیەکانی خانەقینە. سێرم کرد هیچ مەسئولێ نەهات بۆ مەراسیمە حازر بێ، یعنی ئایا ئەم شەهیدانە یعنی ئەوەنە وەفایانەوە بەلای لای هیچ کەس ئەوەنە تەقدیریان نییە سێر منداڵانیان بکە. ئەمە یەکێکیانە کە بە باوەشمە 2 ساڵ عمریا، ئەوە 6 ساڵە، ئەوە 11، ئەوە 9. فرە دڵگرانم بۆ بنەئی یعنی هیچ کەس نەهات بۆ ئەم مەراسیمە بۆ ئەم یادە. باوکمان ئەمر خوای کرد، ئێمە هەرچیامان حەمدا و شکر حس نەکردینەوە بنامان باوکمان مردیە، ئەلحەمدولیلا گشتمان یەکتری گردیمنا ئەویتر براگەماندی ئەوە کە تەضحیە وەپی کرد، ئەوە کە ئەقەل توێنست وەپی بکرد تەضحیە وە ڕۆح خۆی کرد ئەرا کورد و ئەرا خاک کوردستان. شەهید موستەفا لە دوای خۆی 3 کوڕ و کچێکی بەجێهێشتووە. منداڵەکانی دەڵێن لەوەتەی شەڕی داعش ڕوویدا باوکمان زۆرترین کات لە سەنگەرەکاندا بوو، کەمتر ئەومان دەدی. ڕەندێکیان باوکت چۆن بیوەردانە؟ زۆر باش بی، گشتی توانی ئەکرد دەرامان، زۆر حەستکەم لێە. حەسکێ بیشی لێ هاوسەرەکەی موستەفا لە دوای شەهیدبوونی هاوسەرەکەی لە نەخۆشخانەیە. خوشکەکەی بووە بەدایکی منداڵەکانی. زۆر کەفتیە، ئەسڵن تاقەتی نییە هیچ، زۆر سەدمەی گەورە بێرای ناتوان هیچ بکات. مناڵەکانی وەزە چۆن؟ زۆر شەکەتن، باویان زۆر خۆشە تواستن، شتیش ئەیان نەکرد مەسیزە. لەوەتەی لولەی تفەنگەکانی چەکدارانی داعش ڕویان لە سەنگەرەکانی پێشمەرگە کردووە. زیاتر لە 1000 پێشمەرگە شەهید بوون. کەم کات هەیە لە ناوچە جاجیەکانی باشووری کوردستان لەم جۆرە مەراسیمانە ڕێک نەخرێت بۆ شەهیدانی شەڕی دژ بە داعش. مینا منداڵێکێک لەو شەهیدانەیە کە لە شەڕی دژ بە داعشدا باوکی شەهید بووە. ڕەنگە لە داهاتوودا ئەم منداڵە شانازی بەوە بکات باوکی لە پێناو خاکێکا شەهید بووە کە چەندینی وەکو باوکی ئەم لە پێناویدا شەهید بووە. هەڵۆ محەممەد ڕووداو، خانەقین.